بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. خۆشحاڵم کە لە حەڵقەیەکی تر لە بەرنامەی توێشووی دەروون بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و چاکەکانمانی پێ قورسکە، عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی موفەقمان بکە بۆ کاری باش و خوای پەروەردگار سەقامگیرمان بکاتن و هیدایەتمان بدا و خوای پەروەردگار تەبارەک و تەعالە سەرجەم تاعەت و عیبادەت و خواپەرستی هەموو لایەکمانی قبول کردبێ و قەڵەمی عەفوی بەسەر کەم و کوڕیەکانمان داهێنابێ ئینشاء الله تەعالە. برا شیرنەکانی خۆم، بەردەوامین لەسەر هۆکار و ئەسبابی سەقڵ و بەهێزکردنی دڵ و دەرونی ئینسان و ئەو عیبادەت و خواپەرستیانی کە دەبنەمایی تەسکیەی نەفسی ئینسان و دەبنەمایی نزیک بوونەوەمان لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. وەکو گوتمان لە دەرسەکانی ڕابردووش عەمەلیەی تەسکیە یان تەسکیەی نەفس کار و کردەوەیەکی بەردەوامی دەوێ، بە ڕۆژێک و دوو ڕۆژ و ساڵێک و دوو ساڵ و مانجێک و دوو مانگ نابێ و دەبێ ئینسان بەڕاستی سەرقاڵ بێ و بەردەوام بێ بۆی کە بەرهەمێکی چاکی دەستکەوێتن. برا خۆشەویستەکانی خۆم، دوو جووتیار بین لەبەر چاوی خۆتان. ئەو دوو جووتیارە دوو پارچە زەویان هەیە، هەردووچیان یەک شتیان هەردووچیان تەماتەیان کردوون بە ئەوەی نەکەین، بەڵام یەکیان شەو و ڕۆژ خەریک و سەرقاڵی ئەو پارچە زەویەی خۆیەتی، ئەو تەماتانەی خۆیەتی بژار دەکا، شیمیای لێ دەدا، لە کاتی خۆی ئاوی دەدا و هەر خەلەلێکی لێیوە دەرکەوت فەوڕەن چارەسەری بۆ دەبینیتەوە. ئەوەی دیکەشی هەمالی کردووە. کامەیان بەرهەمدارتر دەبێ، کامەیان چاکتر دەبێ. تەبانەوەی دیکە کە هەمالی کرد و تەماشەکەی ئەوەندەی بژار و جیا و ئەوانە تێداشین بوون ئەسڵەن تەماتەکە هەر دیار نین، کەس نازانی تەماتەی کردوون. ئەوەی دیکەش کە تەماشە دەکەی لە غەیری تەماتەدا هیچ شتێکی تێدا نابینیەوە، بەرهەمێکی زۆر جوان ناوازە و ئینسان وەکو کوردەواری خۆمان دەڵێ چاوی پیسی پێڕۆن دەبنەوە. لەبەرەوە تەسکیەی نەفسیش ئاوانەیە. ئەو دڵە پێویستی بە بەردەوام ئاگا لێبوونە، پێویستی بە بژارە، پێویستی بە ئاودانە، پێویستی بە خۆراکە، پێویستی بە متابعەیە. دەبێ متابعەی بکە، بزانی گەیشتوتە کوێ، بزانی داخۆ ئایا ئەو نەخۆشیانەی کە ڕوویان داون، ئەو نەخۆشیانەی کە هەن، ئەو شوبوهاتانەی کە هەن، ئەو دڵی تۆ توش بووە یان توش نەبووە. ئەها لە دەرسەکانی ڕابردوو تم یەکێک لە زانان قسەیەکی زۆر جوان دەکات، دەڵێ خەڵک ئەگەر نەفەرێکی لێمرد هەموو خەڵک دەگریە و دەبێتە شاپۆڕ و گریان و بەزم و ڕەزمەک، بەس کابرا کە دڵی مردووە کەس بۆی ناگرێ، بەخوا ئەوە ئەولاترە بۆی بگریەی. چونکە کابرا کە دڵی مرد یعنی هەموو لاشەی ئەو حیساب کە تێچوو، ئەگەر دڵ مرد لاشەی بەرەو دۆزەخ شۆڕ دەکاتەوە خوارێ، بەڵام دڵی زیند و دڵی ئیماندار ئینسان بەرەو بەهەشت و بەرەو بەرزەکانی بەهەشت دەبات. یەکێکی دیکە لەو عیبادەت و هۆکارانەی کە دەبێتە مای تەسکیەی نەفس، بەڵام بەڕاستی ئەوە ئەتوانم بڵێم لە زۆربەی زۆری ئەو خاڵانەی دیکە کاریگەرترە. ئەویش
شەو نوێژە قیام اللەیل. برا بەڕێزەکانی خۆم، شەو نوێژ طبعاً بیدایەتی عولەما دەفەرمون هەر واجب بوو لەسەر موسڵمانان. چۆن نوێژەکانت لەسەر واجب بوون، شەو نوێژیش واجب بووە. بەڵام خوای پەروەردگار تەبارەک و تەعالا واجب بوونەکەی لەسەر ئەهلی ئیمان، لەسەر موسڵمانان لاداوە، بەس لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام بە واجبی ماوەتەوە، هەتا لە دنیا چۆتە دەر. و شەو نوێژ برا بەڕێزەکانی خۆم قیام اللەیل لەکەیەوە دەست پێ دەکاتن. پێشەوەی بێمە سەر ئایەت و حەدیسەکان و فەضائیلی شەو نوێژ بۆی کەس نەڵێ وەڵا بزانم پێم ناکرێتن. شەو نوێژ لە دوای نوێژی عیشاوە کە سەلامت داوە نوێژی عیشا، سەلامت داوە لە دوای نوێژی عیشا چوویە ماڵەوە، ئەلەوێن دەرێوە شەو نوێژ دەست پێ دەکەن. ئینسان ئەگەر دەخۆی ڕانەبینی کە شەوێ هەڵبستیتەوە کە چۆ ماڵەوە باخۆی مەشغوڵ نەکا بە شتی پڕ و پوچ و بە شتی مالایعنی و چکە تو دادەنیشی یان قسان دەکەی یان تەماشای تەلەڤیزیۆنی دەکەی یان خەریکی خواردنی شتێکی یان خەوتووی، خۆگە بشخەوی زۆر مهمە چکە زوو هەڵەستی بەس ناخەوی. ئەگەر دەخۆت ڕانەبینی شەو نوێژەکان بکە. شەو نوێژیش دوادەینە سەرێ چەند ڕەکەعاتەوە چۆن دەکرێتن. و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام لە ئیمامی ئەبوو بەکری پرسی و لە ئیمامی عومەری پرسی. طبعاً باشترین کاتی شەو نوێژ ثلوثی ئاخیری شەوە، یعنی شەو بکەیە سێ بەشی ئاخیری، دوو بەش بڕۆن لە شەوێ، بەشی ئاخیرەکەی بمێنیتەوە لە دوای سەعات دوو ئەوانە، ئەو کاتەی هەڵبستیەوە شەو نوێژ بکەی لە هەموو کاتێکی چاکترە و باشترە، لەبەرەوەی فەرموودەی صەحیحی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام هاتووە لەوەی کە هەم پاداشتەکەی زۆرە، بۆ پاداشتەکەی هەندە زۆرە چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سێیەکی شەوی ئاخیری خوای پەروەردگار دێتە ئاسمانی دنیا کە لە خۆی دەوەشێتەوە، دێ لەوێن دەرێ خوای پەروەردگار دەڵێ چێ پێداویستیەکی هەیە، چێ احتیاجیەکی هەیە، چێ تۆبە دەکاتن. وەڵحاصڵ خوای پەروەردگار ئەو کەسانەی کە بە ئاگان لەو کاتەی دەپاڕێنەوە دوعا دەکەن دەلاڵێنەوە، خوای پەروەردگار پێداویستەکانیان جێبەجێ دەکاتن. ئەوە حاڵەتێکی ناوازە و تایبەتە، دەناخۆ لە حاڵەتەکانی دیکەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئاگای لە عەبد و بەندەکانی خۆیەتی، بەڵام ئەو حاڵەتە تایبەتە بە گەورەی و عەزەمەتی خۆی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا تەجەلا دەکات دێتە ئاسمانی یەکەمی دنیا بۆی کە زیاتر و باشتر طموح بداتە عەبد و بەندەکانی خۆی کە هەڵبستنەوە دوعای لێ بکەن لێی بپاڕێنەوە بۆی کە فەضائیل و پلەپای گەورەیان دەستکەوێتن. ئەو جەبرا شیرنەکانی خۆم لە ئیمامی ئەبوو بەکری پرسی فەرمووی کەی شەو نوێژ دەکەی ئەبوو بەکر؟ ئەوە نەبی بڵێ وەڵای جای پێغەمبەری خوا لێگەربانە بیتە ڕیایی، ئەوانە دوور بوون لەوەی، چونکە هەمویان شەو نوێژیان کردوون. یعنی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام پێی گەی بۆ کە عەبدوڵای کوڕی عومەر شەو نوێژان ناکاتن، گەنجە. فەرمووی عەبدوڵا پیاوێکی زۆر باشە گە شەو نوێژان بکاتن. دەفەرمێت لەو کاتەوە وازم لە شەو نوێژان نەینە، هەتا لە دنیا چوومە دەر. فەرمووی پێغەمبەری خوا وەڵا من ئەگە عیشایە چوومەوە، لە دوای نوێژی عیشا کە چوومەوە ماڵی پێشەوەی کە بنوم شەو نوێژی خۆم دەکەم. عومەر ئەدێت و فەرمی وەڵای پێغەمبەری خوا سێکی شەوی هەڵدەستمەوە شەو نوێژەکان دەکەم. نهات گلەیان لە ئیمامی ئەبوو بەکر بکات، جا بڵێت خوا ئەبوو بەکر خۆ من وەمزانی ئەتوم داناوی بە پیاوی ڕەقەمیەک و ئەوە پیاوە ڕەقەمیەکەکەمان لە دوای نوێژە عیشایە کو هەڵناستیەوە ثلوثی هیچ گلەی لێ نەکردن. برا بەڕێزەکانی خۆ بۆ فەرمووی ئەبوو بەکر احتیاطی کردووە، احتیاطی کردووە بۆی ئەو فەضیلەت و ئەو عیبادەت و ئەو خواپەرستیە چاکەی لە دەست نەچێ مەگەر هەڵنەستێتەوە. ئەو کاتەش وەسایل هەندە زۆر نەبوو وەکو ئێستا ئێمە.
ئێستا باوەڕتان بێ کەسمان عوزرمان نییە بۆ هەستانەوە بۆ شەو نوێژ بۆ نوێژی بەیانی ئەوەندەوە سائل زۆرە یعنی وەرە ئیشێکی دنیای تەیە بزانە داخوا لە چه سەعاتێک بیتن داخوا هەڵدەستیەوە یانەنا هەڵدەستیەوە ئەوجا فەرمووی ئەبوو بەکر احتیاطی کردووە عومەریش عەزمەکەی هەڵبژاردووە خۆشە ئینسان ئەگەر لە تااقەت و توانای دابێ دائیمەن عەزیمەتەکەی هەڵبژێریت عەزیمەتەکەی هەڵبژێری کە بەڕاستی لەو کاتەیدا برا شیرنەکانی خۆم تەماشا دەکەی خەڵک هەمووی لە پرخەی خەوێدایە ماڵەوەت لە پرخەی خەوێدان ئەتۆ خەریکی مناجاتی خوای پەروەردگاری تەبارەک و تەعالە خەریکی پەرستن و دوعا و پاڕانەوە و قورئان خوێندنی لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە وەصفی باشترین و چاکترین ماڵی ئینسانی ئیماندار دەکا دەفەرمێت چاکترین و باشترین ماڵی ئینسانی ئیماندار ئەو ماڵەیە کە پیاوەکەی شەوێ هەڵبستیتەوە شەو نوێژ بکە و خێزانەکەی هەڵبستێنیتەوە شەو نوێژان بکات ئەو چاکترین ماڵی ئینسانی ئیماندارە ئەوجا خۆشەویستانی خۆم بینە سەر ئەو ئاەتانەی کە خوای پەروەردگار و فەضائیلێک بۆ شەو نوێژ باسییان دەکات دەفەرمێ لە سوورەتی الذاریات ئاەتی 17 كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون دەفەرمێ وەصفی چێ دەکا وەصفی ئینسانی ئیماندار دەکا وەصفی ئەوانە دەکا کە چاکەکارن کە محسینن خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی یەکێک لە وەصفەکانی کە بۆ نمونە دەڵێن فڵان کەس چاکەکارە بۆ چاکەکار هۆکاری چ بوو پلەی چاکەکاری پێبەخشرا یەکێک لە هۆکارەکان دەفەرمێ كانوا قليلا من الليل ما يهجعون کەمێکی کەمی شەوێ دەنووستن کەمێکی کەمی شەوێ دەنووستن وبالأسحار هم يستغفرون و لە بەرەبەیاناندا استغفاریان دەکردو دەیانگو ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله وأتوب إليه ئەو ئینسان کە برا شیرنەکانی خۆم تەماشەکە لە مەقامی عوبودیەت و بەندایەتیدا کاتێک کە تو خەلاص دەبی لە عیبادەت و خواپەرستیەکدا عیبادەت و خواپەرستیەک ئەنجام دەدەی بۆی کە ئینسان تووشی غڕور نەبێ نوێژ کە مەقامێکی زۆر گەورەیە ئەقیمی سەڵاتە لذیکری بۆی خوامان بەردەوام لەبیر بێ بەڵام سونەتە کە سەلامت داوە سێ جاران لەسەرێک بڵێ ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله خۆ تو تاوانت نەکردووە گوناهت نەکردووە تۆ لە عیبادەت گەورەترین عیبادەت هاتوێ دەرەوە کە نوێژە بەڵام باوەڕتان بێ ئینسان مەهما ئەو عیبادەت و خواپەرستیانەی کە ئەنجامیان دەدا ئەگەر تەوفیقی خوا نەبێ پێمان ئەنجام نادرێن ئەوجا هەر چۆنێکی لێیان بخەوتەی کەم و کوڕی و کورچووکاڵی هەر تێدا دەبێ شایستەی ئەو خوایە گەورە و عەزیمە نییە لەبەرەوەی ئینسان دەڵێ ئەستەغفر الله ئیبراهیمیش عەلەیهی السەڵات وسەلام کە لەگەڵ ئیسماعیل عەلەیهی السەڵات وسەلام کە لە بینای بەیت دەبنەوە ماڵ دروست دەکەن بۆ خوا کە تەواو دەبن هەردووشیان دەست بەرز دەکەنەوە ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم خوا لێمان قبول کەی و خوا لێشمان خۆش بی لێمان خۆش بی یعنی خوای ئەوەندەی کە لە تواناماندا بووە کە بمانتوانی بیتن جوهد و ماندووبوون و مەشەقەتی خۆمان سەرف بکەین هەر ئەوەندەمان پێکرا خوای لێمان خۆش بی کە نەمانتوانی و بەڕاستی ماڵێک دروستکەین کە شایستەی تۆ بێتن لە قەدەر گەورەی و عەزەمەتی تۆ بێ هەر ئەوەندە لە دەستی مەهاتووە ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم ئینسان بۆی کە بەڕاستی هەر خۆی بچوێنێتن بە چاکەکاران هەروە بین کە ئەو ئاەتە شمولمان بکات ئەو وەصفە مەدحە بۆی خۆمان بشبهێنین خۆمان وا لێ بکەین ئەو وەصف و مەدحەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بمانگرێتەوە قەتادە ومجاهید هەردووچیان دەفەرمون كانوا لا ينامون ليلة حتى الصباح دەفەرمێ ئیوا هەبوو هەتا بەیانی نەدەنووست
هەر دوعایان دەکرد و نوێژیان دەکرد و لەخوا دەپاڕانەوە. بەڵام ئەسڵەکەی چیە گوتمان؟ کابرا شێ بکاتە سێ بەش، دوو بەشانی سڕاحەت کە بنووی، بەشێکیش عیبادەت و خواپەرستی بکاتن. ئیفرات و تەفریط نەکا لە عیبادەت و خواپەرستیدا، باری خۆی زۆر قوڕس نەکا، چونکە ئەو ڕێگایە لە ڕۆژێک و دوو ڕۆژان نییە، ئەو ڕێگایە ڕێیەکی درێژ خایەنە. کوردەواری خۆمان قسەیەکی جوان دەکات، دەفەرمێ ئینسان دائیمەن کەم خۆری دایم خۆر بیتن، ئەوە باشترە، ئەوە باشترە، ئەوە چاکترە. نەی مەسەڵەن باری خۆت هەندە قوڕسکەی بە عیبادەت و خواپەرستیانێک کە پێت نەکرێت، هەفتەیەک بی دوای واجبەکانیشی لەسەردانەی، بڵێ وەڵا شەو نوێژان دەکەم نانم هەتا بەرەبەری بەیانی چکە شەوە درێژن تا ساعت پێنجی خەوت لێ بکەوی هەڵەسیۆ لە نوێژێ بەیانی، زەرەرت کردووە کاک، بشن و بەڵام شەو نوێژانیش بکە. ئەوجا ئیبن عەباس ڕەحمەتی خوای لەسەر بێ تەفسیرەکەویم پێ ئەولاترە، ئەو دەفەرمێ لە تەفسیرێ و ئاەتەی لەم تەکون تەمضی عەلەیهم لەیلەتەن ئیلا یەأخذ منها شەیئا، ئەوە مهمە. دەفەرمێ هیچ شەوێکیان بەسەردا تێنە پەڕی ئیلا بەشێکی ئەو شەوەیان وەردەگرت عیبادەت و خواپەرستیان تێدا دەگرت. لەبەرەوەش خوای پەروەردگار دەفەرمێ کانوا قەلیلا من اللەیل ما یەهجەعون، بەشێکی کەمی شەوێ دەنووستن و ئەوەی دیکەیان بە عیبادەت و خواپەرستی ئیحیا دەکردەوە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە وەصفی عیباد الرحمن خوای گەورە لەوانەمان بجێڕێ دەفەرمێ والذین یبیتون لربهم سجدا وقیاما، والذین یبیتون لربهم سجدا وقیاما، ئەوانەی کە لە شەوێدا کاتی زۆری خۆیان بەچێ سەرف دەکەن لە ڕاوەستان و لە سوزدەدا. جا لێرە عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ دەفەرمون ئایا ڕاوەستان زۆر ڕابوەستی قورئان بخوێنی خێری زیاترە یان زۆر لە سوزدەدا بمێنیەوە؟ هەردوو ڕێی هەنە. وەکو گوتم ئینسان بۆ خۆی کە سونەت دەکات چەندی ڕادەوەستی ڕاوەستی، چەندی دەمێنیوە لە سوزدەی بمێنەوە. لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمی ئەقرب ما یەکون العەبد من ربه وهو ساجد، ئینسان کە لە سوزدەدا لە هەموو حاڵەتێکیدا لە خوای پەروەردگارە نزیکترە. زۆر دوعا بکەین، زۆر لە خوای بپاڕینەوە، داواکاریەکانی خۆمان. دوو دوعاتان قەت لە فکر نەچیتن، ئەو دوو دوعای زۆر مهمن، یەکیان لە قورئاندا یەکیان لە فەرموودەی پێغەمبەردا عەلەیهی السەڵاتو وەسەلام. جامیعی هەموو ئەو داواکاریانەی تۆن کە تو داوا دەکەی، پێویست ناکات خوردیکەیەوە زۆر. ئەوەی کە لە قورئاندا هاتووە لە سوزدەدا زۆر دووبارەیکەوە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. حەسەنەی دنیا هەرچی کە بە مێشک و خەیاڵت دادێ هەمووی دەگرێتەوە، دەوڵەمەندی دەگرێتەوە، قالب ساغی دەگرێتەوە، خانووی باش دەگرێتەوە، ئافرەتی باش دەگرێتەوە، بۆ ئافرەتی باش کوڕی باش دەگرێتەوە، هەرچی بە مێشکت دادێ حەسەنەی دنیا هەمووی حەسەنەی دوا ڕۆژیش هەمووی دەگرێتەوە. ئەوەی فەرموودەی پێغەمبەریش عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەو دوعایەتان لەبەرکەن. عباس ئیمامی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمووی یا ڕەسوول الله صلی الله عەلەیه وسلم دوعایەکم فێرکە کە دوعایەکی زۆر گەورە بێتن، وەکو بڵێ جامیع و هەموو شتێکی تێدا کۆ بکرێتەوە. فەرمووی یا عەمە ڕەسوول الله، ئەی مامی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام سەل الله العەفو والعافیە فی الدنیا والآخرە، داوا لە خوای پەروەردگار بکە بڵێ اللهم إني أسألك العفو والعافية في الدنيا والآخرة. عفو خوای داوات لێ دەکەم کە لێمان خۆش بی، جاکە خوامان لێ خۆش بی تەواو چی دیکەمان دەوێت. ئەدی عافیە خوایە قالب ساغیمان بە قسمەتکەی تووشی بەڵا و موسیبەت و نەخۆشی و ناخۆشی دنیامان نەکەی لە دنیا و لە دوا ڕۆژیشدا. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم بەشێکی دەفەرمون نەخێر بە پاوەستان و قورئان خوێندن خێری زیاترە. ئینسان هەردوو حاڵەتی تەجروبە بکاتن بۆی کە ئەگەر هەر یەکێک لەو کامانە بێ کابرا شمولی بکاتن، جار جار زۆر قورئان بخوێنی، ئەگەر قورئانیشت لەبەر نەتوانی لە مصحەفێکدا لە مۆبایلدا بەدەستەوە بگری،
زۆر ڕابۆستی لەسەر پێ چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە سونەتاندا زۆر ڕاوەستاوە و سوورەتی ئەلبەقەرە، سوورەتی ئالی عیمران، سوورەتی نیسا ئەوانەی خوێندووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لە یەک ڕکەعەتدا ئەوەندە ڕاوەستاوە پێی ئەستور بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام کاتێک کە عائیشە پێی دەفەرمێ پێغەمبەری خوا بۆ هەندە خۆت ئەزیەت دەدەی ئەدی خوای پەروەردگار ئەو هەموو فەضائیلە و خوای پەروەردگار نافەرمێ لە هەموو کەم و کوڕیەکت خۆش بووم، ئەوەی کە لە ڕابردوو ئەوەی کە دێ لە هەموو شتێکی دەفەرمێ ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا. بەخوا برا ئینسان ینی ئەو نیعمەتانەی کە لەگەڵی کردوین دەبێ ئینسان شکرانەی نیعمەتان بکات. شکرانەی نیعمەتانیش بە چ دەکرێ؟ بە زوبان ناکرێ، بە عیبادەت و خواپەرستی دەکرێتن. ئینسان بۆ خوای خۆی تەبارەک و تەعالا یەکلا بکاتەوە. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکاتن. ئەو بابەتە زۆری دەوێتن ئینشاءڵڵا لە دەرسەکانی داهاتوو بەردەوام دەبین لەسەری. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.